ئەو پاکێچێک بوو کە هاوکارمان هێرە و مەولودی ئامادەی کردبوو و لەگەڵ ئەو کاسبکار و خاوەنکارانەی کە لەوێ کار و کەسابەتەکەن گفتوگۆی کردبوو. ئێمە گفتوگۆی زیاتر لەگەڵ کارزان هادی سەرۆکی شارەوانی هەولێر دەکەین سەبارەت بەم بڕیارە کە بە بڕیاری سەرۆکی حکوومەت لێخۆشبوون بۆ کرێچیەکانی شارەوانی جەرکراوە. ئەم کاتتان باش بەڕێز کارزان. ئەو بڕیارەی کە سەرۆک وەزیران داوێتی بۆ کاسبکاران تا چەندە گرنگە؟ ئەم کاتەی ئێوە و بینەرانیش باش بەڵێ ئاماژە بە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران تایبەت بە بڕیارەکانی ڕێزدار سەرۆکی حکوومەتی کوردستان کە دوو بڕیار بووە پەیوەست بە سەرۆکاتی شارەوانیمان. یەک لە بڕیارەکان لێخۆشبوونی 120 وە لە بۆ کرێگرتەکانی شارەوانی. ئەمەش تەنها کرێ ناگرێتەوە بەڵکو ڕسوماتی خۆڵ و خاشاکە، ڕسوماتی تابلۆیە، ڕسوماتی پیشەیە، هەروەها کرێیە. کرێکەش تەنها کری ئێستانیە بڵێ لە ئایندا یاخود ئەوانش دەگرێتەوە هاوڵاتیان کرێگرتەکان لە ڕابردوودا کۆمەڵێک کریان لەسەر کۆبۆتەوە. بە دڵنیاییەوە دەرکردنی ئەم بڕیارانە کاریگەریەکی زۆری دەبێتن لەسەر هەتا بژانەوەی بازار، هەروەها هەموو هاوڵاتیان ئەوەی کە گوێیان لەو بڕیارە بووە، ئەوەی کە تازە بەڕێزستان باستان کرد کاریگەری زۆر باشی هەبووە لەسەر کاسبکاران و چینی کەم دەرامەت و یاخود پیشەوەراندا. باش ئەمە یەکەمین جارەکە بۆ کرێچیەکانی شارەوانی بڕیارێکی لەم شێوەیە دەرەچێت؟ نەخێر، لە ڕابردوشدا لە کابینەی نوێمدا دووزاری تر بڕیاری لێخۆشبوونمان هەبووە، بەڵام ئەوان بە ڕێژەی 115 بووە، بەڵام ئەم جاریان بە ڕێژەی 120 کە بڕیاری لێخۆشبوونی لۆ دەرکراوە. باشە وەکو شارەوانی هەولێر چەند کرێچیتان هەیە؟ لە سنووری سەرۆکاتی شارەوانیمان نزیکەی 13500 کرێگرتەمان هەیە، هەر بۆ بەرچاوڕوونی بەڕێزشتان ئەوەی وەکو باسمان کرد کە ڕسوماتەکانی خۆڵ و خاشاک و ڕسوماتی تابلۆ دەیانگرێتەوە. نزیکەی 50,000 یەکەی بازرگانیمان هەیە تەنها لە سنووری سەرۆکاتیمان. باشە ئەو کرێیانەی کە وەردەگێت و کرێچەکانی ئێوە هەمویان لە یەک ئاست با بڵێن یاخود بڕی ئەو کرێ یەک ڕێژەیە و یەک ژمارەیە یاخود کرێکان جیاوازە و ئەو 120 تا چەند کاریگەریە بێ بۆ وانەی کە کرێکی زۆرترە دەنیا کرێکی کەمتر؟ بەدڵنیاییەوە کرێیەکان یەکرێنینە بە زۆری شوێن و پیشەکەی دەگۆڕێتن، چونکە ئەوەی دەبینن لە کابینەوەی حکوومەتی کوردستاندا زمینە سازێکی زۆر باش کرابوو لە بۆ گەوانەی کە کارگایان هەیە یاخود دایانەوێت کارگەی نوێدا ببەنزرێنێت. ئەویش بە بڕیارێکی هەر ئەنجومەنی وەزیران نرخەکانیان بە خۆی دەعم کراوە، بەڵام ئێستاش لەوانەیە هاوڵاتیمان زۆر هەیە کە زیاتر لە 10 ساڵ یاخود 15 ساڵ کرێگرتەی شارەوانی بووە، کرێیەکەی نەداوە، کرێی لەسەر کەڵەکە بووە. بە دڵنیاییەوە کە وەکو باسم کرد کرێیەکان جیاوازە، چونکە ئێمە لە سنووری سەرۆکایەتی شارەوانی شوێنەکان جیاوازن، هەمانە لە سنتەر، هەمانە لە دەوروبەر، هەمانە یاخود ئەوانەی ناوچە پیشە سازیەکانە. لۆیە کرێیەکان بە شێوەی ینی ڕووبەری کرێگرتەکە و هەروەها پیشە و هەروەها زۆری کرێگرتەکە ینی جیاوازی لە نرخدا هەبووە. باش بەڕێز کارزان، جەنابەت ئاماژەت کرد کە تەنیا بەس کرێی ئەو دوکان و ئەو شوێنە نییە، کرێی کۆکردنەوەی زبل و خاشاکیش دێتە سەر. مەبەستمەوەیە کە بزانم هەردووکی بەیەکەوە دەمجەکرێت و جا لە 120 یا کرێی کۆکردنەوەی خەڵ و خاشاکەکە لە 120 و کرێی شوێنی ئەو کە کاسبیتیا ئەکەن ئەوش بە هەمان شێوە 120. بەڵێ بەخۆی ئەوەی کە وەکو باسم کرد لە بۆ هەمووانە 120ەکە یاخود ینی ئێمە کە دەچێت ڕسوماتی خۆڵ و خاشاک دێتە 120 لێ دێتە خوارێ، ڕسوماتی تابلۆ بداتن 120 لێ دێتە خوارێ، هەروای ئی پیشە و ئی کرێیەکەش بە هەمان شێوە لە هەمووان بەجیا 120 دێتە خوارەوە. باشە ئێوە چەند کرێچیتان هەیە؟ وەکو باسم کە 13500 کرێگرتەمان هەیە، بەڵام ئەم لەو 13500 تا تەنها هاوڵاتیەک زۆر زۆربەی گرێبەستەکان تەنها هاوڵاتیەک نییە کە ینی گرێبەستی لەگەڵ ئێمە هەبێت، لە گرێبەستێ زیاتر لە 5 هاوڵاتی سوودمەند بوونە لەو شوێنە کە گرێگرتەی شارەوانینە. هەر پێم خۆش بوو لێرەش ئەوڕۆنکردنەوە بە بەڕێزیشتان بدەم سەبارەت بە بڕیارانە. ئەمە بەخۆتە وەکو ئاگاداریشین کۆمەڵێک
کێشە و گرفتی داراییمان هەبووە لە حکوومەت بەڵام کە دەرچوونی ئەو بڕیارانش خەمخۆری سەرۆکی حکوومەت پیشان دەدا بۆ ئەوەی ئەرکێک لەسەر هاوڵاتیان بتوانین کەم بکەینەوە لۆ ئەو دەرچوونی ئەو بڕیارانە لۆیە ئەوە پیشان دەدات حکوومەتی هەرێمی کوردستان تایبەت ڕێزدار سەرۆکی حکوومەت کە لە خەمی هاوڵاتیانە هەردەوام ویستیتی هاوکاری تەواو ئەو بەپی ئەو توانەدارەیە یانێک کە لەژێر دەستدا بووە بتوانین هاوکاری و یاخود ئەرکێک لەسەر هاوڵاتیان کەم بکەینەوە. باشە بەڕێز کارزان مەبەستمەوە بوو کە چەند کرێچیتان هەیە لە دوای ئەوە بڵێم لە کۆی ئەو 13,000 کرێچیە هەبووە کە ماوەیەکی زۆر بێت کرێکەی نەدابێ و ئێستا ئەمە لە بەرژەوەندی ئەو بێت یان هەیە کە مانگانە لە کاتی دیاریکراوی خۆی کرێکەی داوە چەندێک لەوانە ماوەیان تێپەڕیوە و کریان نەداوە کە ئەم بڕیارە شمولیانەکات و سوودمەند دەبن. بەڵێ وڵی هەرویستم ئەوەی کە باست کردوەبی وەڵامەکەی پرسیاری بەڕێزت بدەمەوە ئەوە بەڵێ هاوڵاتیمان هەیە زیاتر لە 20 ساڵە کرێی شارەوانی قەرداروە نەیداوە. بەخۆش حالیەوە هەر لە کابینەی نوێمدا پێشتر ئەمە وەکو باسم کرد 13,500 گرێبەست ئەتوو بە دوواداچوونی ڕۆژانەی لۆبکەی ئەستەم بووە بە خۆشحالیەوە ئێستا گرێبەستەکان و بەشی داهاتمان کریتە سیستەم لۆ نمونە نزیکەی 1,100,000 وەرەقە سکان کراوە. بەڵێ ئەمەش یەک لە کارە باشەکانی یاخود کارە بەرچاوەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەروەها لە پاراستنی ئەو ڕاقانە خۆمان دەزانین ڕۆژانە لەوانەیە تووشی گرفتی سوتان بن ئەو شوێنانە یاخود هەر گرفتێکی تر ئەمانە هەموو پارێزراو دەبن. ئەوانەی کە قەردارن کە باست کە ڕێژەکە جیاوازی تێدا هەیە بەڵێ هەمانە کە نزیکەی وەکو باسم کرد 20 ساڵ یاخود 15 ساڵە کرێگرتەی شارەوانیە داخوا زروفێکی دارایی هەبوو نەیتوانیە بدا بە دڵنیاییەوە نمونەمان هەبووە داوای کە لە چەند هەفتەی ڕابردوودا داوای ئەوەی کردووە کە لۆی بکەینە قز بە شێوەی قز بتوانانی بداتە سوودمەند بێتن بەڵام لە دوای دەرچوونی ئەو بڕیارە ڕۆژی پێنجشەممە سەردانی سەرۆکایەتیمانی کردووە داوای کردووە ئەو کاتەوە ئەم بڕیارە لە قست باشترە وایە زیاتر بە قازانشترە بۆ کرێچەکان ئەکیید بە دڵنیاییە بە دڵنیاییەوە ئەوەی وەکو باسم کرد نمونونەکە کە هاتووە داوای کردووە بدوێ بە شێوەیەکی کاش بیداتن لە ئەوەی 120ەکە لێخۆشبوونەکە 120 لێخۆشبوون بیگرێتەوە. بەڵێ ئێمە سپاس دەکەین کارزان هادی سەرۆکی شارەوانی هەولێر لەگەڵمان بوویت و وەڵامدەری پرسیارەکانمان بووی. سپاس بۆ بەشدار بوونت لەگەڵمان.